ئەمانە تیمێکن پێکاتون لە کارمەندانی کارەبا و هێزە ئەمنیەکان و گەنجانی قەزای سێ سادق لەژێر چاودێری قایمقامی قەزاکەدا ماڵ بە ماڵ دەگەڕێن بۆ بڕینی ئەو سەرپێچیانەی کە کراوەتە سەر کارەبای نیشتیمانی کە ئەمەش بووەتەوە کارێک کە وەک پێویست سوود لە کارەبای نیشتیمانی وەرنەگیرێت. لە شەڕۆژێکە 6 ساعت و 7 ساعتیش کارەبا هەبێت بە شێوەیەکی پچڕ ئەدرێ بە هاوڵاتیان و هیچ سوودێکی لێ نابینرێ و هاوڵاتیان ناڕازی بوون لەم شێوازی کارەبا پێدانە و ئێمەش وەک گەنجانی ناڵین خۆبەخە چونکە ئەمە ئەرکە هەر کەسێکمان لەم شوێنە پێویستەکە کارێ بکەین کە سوود بە کۆمەلگا بگەێنێت. ئێمەش ئەستین بۆی کە لایانی پەیوەندیدار و بەرپرسانی کارەبا و قایمقامی قەزای سێ سادق ئاگادارکەینەوە کە هەماهنگ لەگەڵمانە تا حملێ بکەین بۆ نێشتنی سەرپێچی کارەبا. لێرە داوای کە من زۆر گلەیم هەبێت زیاتر ئەو شتانە ماڵە دەوڵەمانەکانن یا کەسانێکن کە پێویستیان بۆ تەجاوازە نییە وەگەرنا کەسە هیچ تا ئێستاش ماڵە فەقیرێک نەبوو کە سەرپێچی بکات چونکە ماڵە فەقیر شتێکی وای نییە تاوەکو پێویستی بۆ سەرپێچێ بێت و ئەلەتێکی وا بەهێزی نییە کە سەرپێچی کارەبا بکە داواکارین هەمووان لەگەڵمانە هەماهنگ بن. لێپرسراوی ویزگەی کارەبای قەزای سێ سادق هۆکاری کوژانەوەی زۆری کارەبای نیشتیمانی قەزاکە ئاشکراکات ئەوەشی ئاشکرا کرد بە هاوکاری گەنجان توانراوە کارەبای ئەو ماڵانە ببڕێن کە زیادەڕەویان کردوەتە سەر کارەبای نیشتیمانی. هاوڵاتیانی خۆشەویست گلەی ئەوەمان لێکن کە لە کاتێکە کارەبا هەیە زوو کارەباکان ئەکوژێتەوە لە ڕاستیە ئەو کێشەیەش ئەگەڕێتەوە بۆ بارزۆری سەرفی دەرەکە. ئێمە لێرەوە بۆ خۆمان سپاسی هەنێک گەنجی خۆبەخشی شارەکەمانەکەین هەڵسان بە ڕێنماییکردنی ئێمە و ئاگادارکردنەوەی ئێمە چەند تەجاوز و تەلاعوبێکیان پێ نیشاناین بەردەوام ئەوانیشمان لەگەڵایە. ئێمە وەکو وێزگەی کارەبا و هەردوو تیمی کارەبای سێ سایق کە عەتا و کاک عوسمان و برادرانی پۆلیسی ناوخۆ ئاسایش هاوکارمان و سپاسیانەکەین. لە ماوەی چەند ڕۆژی پێشوو بە پێو زانیاریانەی دەستکورسات نیوز کەوتووە توانراوە کارەبای زیاتر لە 60 شوێنی سەرپێچی کار ببڕن بەمەش تا ئاستێک توانراوە لۆدی سەر کارەبای وێزگەکە کەمتر بکرێتەوە. ئەگەر هاوڵاتیان هاوکار بن لا بڕینی کارەبای زیادەڕەویەکان ئەوە توانرێت بە شێوەیەکی باشتر سوود لە کارەبای نیشتیمانی وەربگیرێت کە دەدرێت بە ئاشارەکە کاتژمێرەکانی کارەباش زیاتر بکات. بڕیاریشە دوای ماڵان ئەم هەڵمەتە شوێنە بازرگانی و باخەکانیش بگرێتەوە.